ناڕزایەتی جیهانی لە دژی بەردەوامبوونی جینۆسایدی ئیسرائیل لە غەزە. لە کاتێکدا کە جینۆسایدی ئیسرائیل لە غەزە بەردەوامە، هەزاران ژن و پیاوی ناڕازی ڕۆژی دووشەممە 15 ئاڤریل بەرامبەر بە 27 خاکەلێوە بە بەڕێوەبردنی چالاکی جۆراوجۆر لە شارە جۆراوجۆرەکانی جیهان لە ناڕزایەتی بە درێژەدان بۆ جینۆسایدا کە بە شێوەیەکی سەرەکی بە چەکی ئەمریکایی و ئەڵمانی ئەنجام دەدرێت هاتنە مەیدان. ئەوان لە شارەکانی مێلبۆرنە ئوسترالیا، یوتوبوری لە سوئێد، بارسلۆن و تاراگۆنا لە ئیسپانیا، زلۆڤە و ئۆتریخت لە هۆڵاند، کۆپنهاگن پایتەختی دانمارک، لەندەن، سوالۆل و لیدز لە بریتانیا، چەند شارێکی کەنەدا و ژمارەیەک لە شارەکانی ئەمریکا لەلاوانە میناپۆلیس، مینێسۆتا، فیلدلفیا، پێنسیلڤانیا، شیکاگۆ، ئیلینۆیز، شاری نیویۆرک، ئەلیزابێت، نیوجێرسی، یوجین لە ویلایەتی ئۆریگۆن و ئۆکلاند و سان فرانسیسکۆ لە ویلایەتی کالیفۆرنیا و ساند ئۆنتۆنیا لە ویلایەتی تەگزاس و واشنگتن دی سی و چەند شاری دیکە خۆپشاندانیان بەڕێوە برد. ڕێگەوبانی و هێڵی ئاسن و پردەکانیان دەخست و لە ناوەوە و دەرەوەی ئیدارە دەوڵەتیەکان یان دەفتەری کۆمپانیاکانی بەرهەمهێنان و فرۆشتنی چەک بە ئیسرائیل مانیان گرت یان لەبارکردنی چەک بۆ ئیسرائیل خۆیان بوارد. بەشداربووانی و ئاکسیۆن و ناڕزایەتیانە بەشێک بوون لەو ملیۆنان کەسەی کە لە 6 مانگی ڕابردوودا سەرەڕای دەرکردنیان لە کارەکانیان و توندوتیژی پۆلیس و تۆمەسەکانی وەک دژە یەهودی بوون و زۆر شتی لەو چەشنە دەستیان لە ناڕزایەتی و خۆپیشاندان لە دژی جینۆسایدی ئیسرائیل و دەوڵەتی ئەمریکا و ناتۆ هەڵنەگرت. لە دوای 7 ئۆکتۆبری 2023 تا ئێستا هێزە چەکدارەکانی ئیسرائیل بەپێ ئامارەکانی وەزارەتی تەندروستی غەزە لانی کەم 33,000 کەسیان قەتڵەعام کردووە. ئەگەرچی ئامارە ڕاستەقینەکان زۆر لەوە زیاترن. بەشێک لە ئاوەندامانی ناتۆ لەوانە دەوڵەتی ئەمریکا بە پێدانی ملیاردها دۆلار و دابینکردنی 66% چەک و چۆڵی پێویست، دەوڵەتی شێوە فاشیستی ئەڵمان بە دابینکردنی 30% و دەوڵەتی دەستەڕاستی ئیتالیا بە پێدانی لە 5% چەک و شۆڵ بە ئیسرائیل لەم جینۆسایدەدا بەشدار بوون و تا ئێستاش بەردەوامن. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی ئەوروپا، دەریای نێوەڕاست کە ڕۆژی 11 ئاڤریل بڵاوبووەتەوە جگە لە 33,000 کوژرا و 12,000 کەسیش بێسەر و شوێنن کە یان لە ژێردار و پەردوودا ماونەتەوە یان لە زیندان و گرتوخانەکانی ئیسرائیلدا دەست بەسەرکراون یان لەوێدا کوژراون. ئەم ڕێکخراوەیە تا ئێستا 120 گۆڕی بە کۆمەڵی دۆزیوەتەوەکە لەلایەن هێزە سەربازیەکانی ئیسرائیلەوە هەڵکەندراون. هاوکار لەگەڵ ئەوەی کە بەشێک لە خۆپیشاندەران دڵخۆشن بە هەوڵی هەندێک لە دەوڵەتەکان و نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە کۆتایی هێنان بە کۆمەڵکوژی لە غەزە، بەڵام ژمارەیەکی بەرچاویان زۆرتر پشت ئەستورن بە هێز و چالاکیەکانی خۆیان. بۆ نمونە دەتوانین ئاماژە بەو ژن و پیاوە ناڕازیانە بکەین کە بە قاوزانی کۆمپانیا و کارگەزە بەلاحەکانی بەرهەمهێنەری چەکوچۆڵ یان بە مانگرتن لە دەفتەرەکانیان و بەبەستنی ڕێگەی هەناردەکردنی چەکوچۆڵەکانیان بۆ ئیسرائیل بەتایبەت لە بەندەرەکان قازانج پەرستە بێویژدانەکانیان ڕسوا کردووە و ڕسوایان دەکەن. ئەم ناڕازیە ڕادیکاڵانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەشێک لە گەنجەکانیان لە شارە جۆراوجارەکان ڕێکخستووە کە بە گروپی هاوپشتی لەگەڵ فەلەستین بە کارخستنی ئابووری ناسراون. ئاکسیۆنەکانی ڕۆژی 15 ئاڤریل لەلایەن ئەوانەوە بانکەشەی بۆ کرابوو. ئەوان باوەڕیان بە زیان گەیاندن بە ئابووری دەوڵەتەکان و گەورە سەرمایەدارەکان هەیە، چونکە ئەوان بە هۆکاری سەرەکی کۆمەڵکوژی غەزە دەزانن. پۆلیس، مێدیاکانی هێڵی فەرمی و قەڵەم بەدەستان، وشەفرۆشان و سیاسەتمەدارە کۆنەپەرستەکان لە بنەڕەتدا لە هەوڵی سەرکوتکردنی ئەو گەنجانەدان. تا ئێستا ئیسرائیل سەرەڕای کوشتاری 33,000 کەس و بێسەر و شوێنکردنی 12,000 کەسی دیکە، بەڵام نەیتوانیوە بە ئامانجەکانی خۆی بگات.
لە کۆتاییدا پێویستە بوترێت بیرروڕای گشتی و ویژدانی و خەبەرهاتووی جیهان کە لە دژایەتیکردن و ناڕزایەتی کرێکاران بزووسنەوەی دژە شەڕ ڕووناکبیران و بیرمەندانی مرۆڤ دۆست بەرامبەر بە جینۆسایدی ئەرتەشی ئیسرائیل لە شەڕی غەزەدا خۆی نیشانداوە تا ڕادەیەکی بەرچاو بووەتە هۆی پاشەکشەی ئاشکرای ئەو دەوڵەتانەی کە پشتگیری لە تاوانەکانی ئیسرائیل دەکەن. ئەم ویژدانەوە خەبەرهاتووانە بوونەتە هۆی ئەوەی کە ژمارەی نەیارانی جینۆسایدی ئیسرائیل لە غەزە پەرە بستێنێت. بزووسنەوەی دژە شەڕ کە پێویستە بەرفراوانتر و بەهێزتر بکرێت توانایی ئەوەی هەیە کە ئارتەشی پڕچەک و چۆڵی ئیسرائیل و کابینە ڕاستە تۆندڕەوەکەی لە شەڕ لە دژی فەلەستینیەکان تووشی شکست و ناکامی زیاتر بکات. نابێت ئیزن بدرێت کە ڕەنج و ئازارەکانی خەڵکی فەلەستین و کوشتاری جنایەتکارانەی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە غەزە کەوێتە ژێر کاریگەری و سێبەری پەرەسەندنی ململانێکی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل. هاودەنگی ڕایگشتی خەڵکی جیهان لە وڵاتە جۆربەجۆرەکان و بەدەستهێنانی پشتیوانی و هاوکاری ڕێکخرا و ناوەندەکانی لایەنگر و چاکۆکیکاری ئاشتی بەمەبەستی گوشار خستنە سەر دەوڵەتەکانیان لە پێناو کۆتایی هێنان بە کۆمەڵکوژی ئاشکرای غەزە پێویستێکی بەردەوام و هەمیشەیە.